سازکردنی کۆڕ و سیمینارەکان بۆ هونەرمەندان و بۆ شاعیران ڕوو لە زیادبوونە لە ئێستادا و زۆرێک لە شاعیران هەوڵ ئەدەن بە تایبەتی شاعیرەکان شاعیرە لاوەکان هەوڵ ئەدەن لە ڕێگەی کۆڕ و سیمینارە تایبەتیەکانەوە بەرهەمە نوێیەکانی خۆیان بخەنە ڕوو. یەکێک لەو شاعیرانە شاعیری لاو ئەحمەد ڕەحیمە کە لە شاری کەرکووک سیمینارێکی تایبەتی یاخود کۆڕێکی تایبەتی بۆ ڕێکخرا بۆ ئەوەی کە نوێترین بەرهەمەکانی خۆی بخاتە ڕوو. لە هۆڵی سنتەری ڕۆشنبیری کەرکووک کۆڕێکی شعری بۆ شاعیری لاو ئەحمەد ڕەحیم سازکرا. کۆڕەکە لەلایەن کتێبخانی بابە گۆرگۆڕ بە هاوکاری سنتەری ڕۆشنبیری کەرکووک خرا بۆ ڕوو. کۆڕەکە ژمارێک لە هونەرمەندان و ڕۆشنبیرانی کەرکووک ئامادە بوون. ئەم کۆڕەش ئەمڕۆ ئەنجامان داوە پشتیوان بەخوا لە شارە جوانەکەی کەرکووک کەرکووکی خۆشەویست و قودسی کوردستان پێشتریش لە شاری چەمچەماڵ ئەنجاممان داوە. ئینشاءڵڵا ئەوەی کە لە توانامانە بێ و پێویست بێ بۆ ئامادەبوانی خۆشەویستی یەکەین شارەکانیش هەمە جۆرن شعری خۆشەویستی و شعری تراژیدیا و شعری نیشتیمانی و شعری خۆشەویستی کۆمەڵگا و کۆمەڵایەتی و لە هەموو بابەتێکی تایە لە شعرەکان. بریا ڕۆژێ دەستم پێت بگات و بەلێوەکانم ئیگە خەوش و خاڵ چاوەڕێی گەڕانەوە بۆ ئامێزت ئەگەی گوڕا کەرکووک ئەی شارە جەرگ سوتاوەکەم بەڵام خەیەکی زۆر فڕمانە